وەک لە ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردووە قسە و باسمان لەسەر کردو میوارەیە کاشمێر 5 دقه واتە دوای کەمتر لە 4 دقەیەکیش ئەچینە لای نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە دیارەکان کە شێواز و ستایڵێکی تایبەتی هەیە ڕەنگە هەمووتان ئێستا بیناسنەوە یان نەیناسنەوە بەهۆی ئەوەی کە بەم شێوازە لە نوێترین کلیپیا دەرەکەوە ئەویش ئارازە بەو شێوازە تایبەتی خۆی کە هەیەی و ئەو ستایڵ و ئەو پێرفۆمانسە تایبەتانی کە هەیەی لە کلیپەکانی سەرنجی زۆری بینەرانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. دڵنیاتانەکەمەوە ئەم بەرهەمەشی بەرهەمێکی زۆر تایبەت و ناوازە و خۆشە وا زۆر بە جوانی کاری لەسەر کراوەوە دیزاین و لۆکەیشن و هەموو بابەتەکان ئاواز و میوزیکەکەی و تێکەڵاوکردنی ئەو دەنگانەوە ئەو پەیامی خۆی هەیەی لانێ و کلیپەکەیە زۆر بە شێوازێکی جوان و باش کاری لەسەر کردووە. ئەم لە ئێستاە ئەمە نوێترین کلیپێتی دیارە ئەو کە ئاماژەم پێکرد سپۆنسەری دەستگای میدیایی کورتساتە ئەم بەرهەمە کە بەرهەمێکی تاو جیاواز و جوانە. من بەدەر لەوەی کە کلیپەکەشتان پێشکەشەکەین ئاراس خۆی کە ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە لە ستۆکۆلمەوە لەگەڵمانایە سڵاو لێبێ ئەم کاتت باش. سڵاو پیرۆزبای خۆم دەگەێنم بۆ هەموو کوردستان بە بۆنەی ڕاپەڕینەوە هیوادارم هەر بەختەوەر و دڵخۆش بن. سپاس بە تۆ سپاس بە بەشداریکردنت. هەستە چییە ئیستا لەم کاتەیە کەیترەوە پاش چەند خولەکێکی تر تۆ نوێترین کلیپت بڵاوە بێتەوە؟ وەڵا هەستەکەم ئەم هەمجارێ وەکو بە سوعبەت باز دەکەم دەڵێم وەکو ئەوەیە کە مناڵێک لەدایک بی ئاخیر خولەکە کە لە هەمووی ناخۆشترە با بڵێن وەکوەوەی کە دەچێ ئیمتیحان مەعیدەم ناوزگم هەموو نازانم هەستێکی زۆر تایبەتە بەڵاستی زۆر قەلەقم. جاخۆش مەعیدەش باش نییە؟ ڕاست دەکەی چ بکەین وابزانم ئەو ناڕحەتی مەعیدەشم هەر لەو کلیپەوە توش بووم لەبەرەو کلیپە بەڕاستی ماندووی کردم هەندێک. ئێستا تەندروستیت باشە؟ نۆرمالە. باشە زۆر باشە. ماوەیەکی زۆرە بەم کلیپەوە سەرخاڵی و ماندووی پێوەی کاری زۆر باشە تیا کردووە. چی ئەڵێی بەو بینەرانەی کە ئێستا پرۆگرامی مەگەزینن یعنی کابینەری کلیپەکە بن تا چەند بەوردی وە بە گوێچکەیەکی کراوە باشە و گوێ لە گۆرانێکە بگرن؟ وەڵا هیوادارم کە زۆر بەدیقەتەوەش چەمەشای کلیپەکە بکەن لەبەرەوەی زۆر پەیامی وردی تێدایە کە لەوانەیە لە جاری یەکەمەوە با بڵێن نەیبینن بەس ئەگەر دووسێ جار کلیپەکەی چەمەشا بکەنەوە ئەو کاتەی هەموو پەیامەکان بۆیان ڕوون دەبێتەوە. لەبەرەوەی چۆن دەڵێ چۆن باسم کرد کلیپەکە 6 دقەیە ئەو 6 دقە وەکو فلیمێکە بەس گچکە کرابێتەوە. ئەم نەمجارێ بە سوعبەت دەڵێم شەربەتی نادر هەیە شەربەتی نادر دەزانین کاوی تێ دەکەی ئەوە دەفتە فلیمێکی گەورە بەزی من شەربەتە نادرەکە بە خەستی دەبی زۆر بە وردی چەمەشای بکەن. خامەکەی و بەکارهێناوەتەوە ناوی ساوەرە بەڵام ئێوە بە زمانی کۆیان ساوارتان نووسیوە؟ ساوار بەڵێ لای ئێمە ساوەرە بە بزوێنی کورتە. تاو کاتی نمایشکردنی کلیپەکەیە لەگەڵ خۆشەویستانە هەمومان پێکەوە بچینە لای نوێترین بەرهەمی ئاراز وەک ئاماژەم پێکرد بەرهەمێکی زۆر جوان و ناوازەیە هەم لە ستایڵەکەی و هەمیش لە شێوازی وتن و تێکەڵاوکردنی ئەو دەنگانە چیژێکی خۆشتان پێ بەخشێت هەر لە پرۆگرامەکەی جارێکی تریش لە کۆتایی پرۆگرامەکە پێشکەشتانەکەینەوە. ئێستا ئەچینە لای نوێترین بەرهەمی ئاراز و دواترە گەڕێمەوە لەگەڵ ئارازە قسە و باسەکەین لە سەر کلیپەکە. فەرمون. This is where humankind planted wheat for the first time. Now, this place is called Kurdistan.
Even in 1948 and beyond, people use an ancient way to prepare bulgur and sing a special song. Hey, Taugas, Tony. Tony Taugas. Oh, wait, what does Saugas. Amatei. Oxa!
ئەو چێرانە لەو بەرە ناو دەغڕێ کردیە وەرە لایەن بە وەرە سەرخێر وەرە چنگیان نەدا خۆ دوو بڕکە تەماتیان خواردیان نا دەست خۆش دەستت خۆش بێ بەڕاستی کارێکی زۆر زۆر جوان و ناوازە و سەرنجڕاکێشە من ئەمە سێم جاریشمە سەیریەکەم دوو جاری تر پێش بەرامەکە سەیرم کردووە ئێستاش هەر بە هەمان شێوە یەکەم جار چێژی تایبەتم لێبینیەوە بەر لە هەموو شتێک جارێ ناچوە ناو کلیپەکە و ئەو شتانی کە بینیمەوە پرسیارم هەیە لەسەری بەر لە هەموو شتێک پەیامێک کە دێ بە زمانی ئینگلیزی لە دەستپێکی کلیپەکەی ئەمە بەستت چییە لەوە؟ بەڵێ ئەو باسی مێژووی کوردستان دەکا با بڵێن ئەو کات کە با بڵێن پێش دەتوانین بڵێن پێش چەند هەزارە ساڵ پێش ئێستا ئەو شوێنەی کە یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتی گەنم چێنراوە هەر کوردستان بووە ئەنجاوە با بڵێن زۆر خەڵک لە هەموو جیهان ئەو شتە نازانن ئەنجا ئەوە وەکو پامێکە بۆ ئەوەی کە جیهان بزانی کە یەکەم گەنم لە مێژوو لە کوردستان چێنراوە هەر ئەوەی باسیوەی دەکا و دوای باسیوەش دەکا لە پامەکەی دووەم دەڵێ هەتا 1940 و لەبەر باسی کوردستان دەکا 1940 کە پێش 1940 و هەتا دوای 1940 خەڵک بە گۆرانی تایبەت ساواریان ئامادە کردووە نەوەی نوێ لەوانەیە نەزانن ئەو نەوەی کە ئێستا گەورە بوونە چۆن ساوار دروست کراوە با بڵێن نەکەوەکانی لە مەعمەل دروست دەکرێەوەکانی با بڵێن هەر لە ئەسلەکەی چۆن دروست کراوە کە چۆن گەنمیان هیناوە یەکەم جار کوڵاندیتیان دوایە لە سەربان وشتیان کردیتەوە پێش با بڵێن تیشتی هەتا وشک بێتەوە دوایە وەکو لەو کلیپەی دیتان دەیکوتن هەتا وردیکەن ئەو کاتەی با بڵێن دەبتە ساوار زۆر باشە باسی وێ دەکە کە چۆن دووبارەی دەکەمەوە کە بە ئینگلیزی ئەو کلیپە بەڕاستی وەکو لۆبیەکە بۆ کورد کراوە لەبەرەوەی حتا لە ئینگلیزەکەش تەرجمەی کوردیشم دانەنایە لەبەرەوەی چۆن باسم کرد ئەو کلیپە تایبەت بۆ ئەو کەسانەی کە کوردی نازان دروستکراوە تا تێبگەن مەوزوعەکە چیە تەقریبەن زۆر باشە تا چەند شارەزایت هەیە لەو کەڵچەرەی کە لە ناو ئەم لادیانەی کوردستانە هەیە ئەو شێوازی کارکردنە پێکەوە ئەو هەبوونی ئەو تەقسەکە هەبووە لە نێوانیانە شارەزایت هەبوو لەسەرەوە یامە خۆت دروستت کردووە بۆی ناوەڵا من لە 2009 خەریکە و پرۆژەم ئەگەر بەڕاستی باسی بکەم من ئەو کەسانە کە یارمەتیان دایم باش بکە و پرسیارەت کرد یەکەم جار دەمەوێت سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە لە لێکۆڵینەوەکە یارمەتیان دام دەتانم هەندێک ناو بێنم داود شڕۆڵ زەخەریا ئیسا کە مەسیحی کۆیە داود شڕۆڵ کە با بڵێن هەر ئیسلامی هەولێرە کە خۆیان ساوار کوتانیان کرد ئێستا بەتەمەنن لەگەڵ عەبدوڵڵا شێخانی لەگەڵ مامۆستاوریا لەگەڵ ئەسعەد عەدۆ ئەو کەسانەی کە من ئەو چۆن دەڵێ لێکۆڵینەوەی کە کردیتم ئەوە ئیشەکی زۆر زۆر لە مێژ خەریکی ئەوەمە کە بیزەبت ئەوهام دەرینا چۆن ئەوان بۆ منیان باس کردێت چۆن دایکم بۆ منی باز دەکرد باوکم بۆ منی باز دەکرد ینی ئەو لێکۆڵینەوە هەمووش تەبعاً ئەو شتانە کە کردیتم بە تەسویریش هەمە کە قسەم لەگەڵ کردینە کە پێشانیان دامە چۆن شتەکان بووە پێش ئەوەش کە با بڵێن تەسویریش بکەین ئاخیرجار پێشەوەی بچم ئاخیرە بە تەلەفۆن قسەم لەگەڵ کاک داود شڕۆڵی کرد کە ئێستا لە هەولێرە گوتم چاڵەکە بیزەبت ئەوەش تەکنیکی خۆیە بوو چۆن ئەو چاڵە دروست دەکرێت لەبەر ئەو شتانە هەموو دەبی بزانی چاڵەکەەوە هاسانیە دروستکردنی حەزمی خۆی هەیە دوای دەبی بە قوڕی تایبەت با بڵێن وەکو لە بغ بکرێت ئەجا وردکاریانە هەموو بیزەبت
چۆن لە مێژوو بووە هەموو بیزەبت دروستم کردوتەوە باشە لەو کلیپە هەڵبژاردننی ئەو جلوبەرگە ببوورە بەڵێ هەڵبژاردننی جلوبەرگەکان مەبەستم بۆ ئەو دیزاینانە و ئەوە چۆن کارت لەسەر کردووە بەڵێ جلەکانیش عینی شت کە بەیان خان کە مەسئولی جلوبەرێک بوو ئەویش لێکۆڵینەوەکی زۆر زۆر گەورەی کردیە کە با بڵێن کتابمان هەبوو کتابی با بڵێن کتابە کۆنەکانی کە لەسەر کوردستان دەرچوونە لەگەڵ فیلمە کۆنەکان هەموو بیزەبت لەو کتابانە و لەو فیلمە کۆنانە ئەوکانی ئەرشیوی کوردینە با بڵێن تەمەشایوانمان کردو ئەنجا دروستمان کردینەوە هیچ شتێک لەو کلیپەی ئەوە نییە با بڵێن سدفە دروست کرابی هەموو لێکۆڵینەوەی لە پشتە باش بکە باسی جلوبەرگت کرد نەک بە جلوبەرگ هەموو ستافەکەت دەمێت زۆر زۆر سپاسی هەموو ستافەکە بکەم دەست پێ بکە لە دەرهێنەر کە لەگەڵم بوو هەڵگورد لە ئارت دایرێکتەر کاک بەرهام مەسئولی جلوبەرێک بەیان خان لەگەڵ DOP هەرمان و بەڕاستی نازانم ناوی هەمویان زۆر زۆرن بەڕاستی زۆر سپاسیان دەکەم و سپاسی هەموو ئەو خەڵکانەش دەکەم کە بەشداریان کرد زیاتر لە 140 کەس بەشداری کردیا لەو پرۆژەی زۆر باشە لە کۆتاییە پەیامێکرد نووسیوە we are all the same مەبەستت چییە لەوە هەمومان یەک شێوەین یەک شتین وەک یەکین لێرە با بڵێن لە زمانی ئینگلیزی کە دەبووی all the same یعنی هەمومان لێرە بە کوردی دەتوانین بڵێن ئێمە هەمومان مرۆڤین یعنی هەمومان یەکسانین کە دەبی با بڵێن بە ئاشتی بژین و یەکتر تەقبول بکەین لەبەر ئەو کلیپە باسی پێکەوە ژیان دەکا باسی یەکتر تەقبولکردن دەکات لەبەر ئەگەر یەکتر تەقبول بکەین قەت لە جیهان هیچ شەڕێک ڕوونادا و هیچ ناخۆچەکیش ڕوونادا شتێکی دیکەش گوتم پێ ڕابگەم باسی بکەم زۆر سپاسی کورسات دەکەم کە بۆ با بڵێن سپۆنسەری سەرەکی و سپۆنسەرەکانی دیکەش کە شەریکەی زاما پرۆداکشن کە کۆڕەک کە قەیوان کە شینگلبانە بوون زۆر سپاسی هەمویان دەکەم زۆر سپاسی پرۆداکشن کۆمپانی بۆکس کۆمپانیش دەکەم زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە پشتگیری ئەو پرۆژەتان کرد سوپاسە زۆرە زۆر باشە بابێ بەسەر ئەوەی دەبی سپاسیان کەن لەبەرێ بەڕاستی حەقی خۆیانە بە تاکی دوایە ئەمێ پرسیاری وەکەم ئێمە لەو کاڵچەرە کوردیەیە کە ئەبینرێت لە ڤیددیۆ کلیپەکەی توێە ئەم ئەسکەرە بیانیانە بۆچی تێکەڵاو کراون ئەم ئەسکەرە بیانانە و باسی 1940 دەکا ئەو کاتەی بریتانی هەر هەبوون لە کوردستان با بڵێن لەشکری بریتانی و ئەو کاتێ ئەوان لە کلیپەکەی با بڵێن ڕێیان لێ تێک چۆ کە دەبینن لەوێ ئاهەنگێکە دێن حەزیان لێ بزان ئەوە چییە و ئەو کاتی کە دەبین ئەو ئاهەنگێکە ساوەرکوتان شتیوان نەدیتێ چەکەکەی خۆیان دەچن لە ناو سیارەدا دەنێن یعنی شەرم دەکەن بە چەکەوە بێنە ناو ئەو ئاهەنگەوەش پەیامێکە کە چەک دەبی هەموو دەمێت دووربی لە کۆمەڵگا و دێن دادەنیشن و دوایەوەش کە ئێمە کە هەمیشە کورد میێوانی خۆش ویستووە بە زۆر زۆر بە جوانی پێشوازیان لێ دەکەن میوەیان دەدەنێ و ئەوانی شەر لەگەڵ ئەو خەڵکانە کە لەو ئاهەنگەی ساوەرکوتانەکەنە پێکەوە با بڵێن شەوەکە بەڕێوە دەبن بەیانەکەش پێکەوە هەر دەستن یعنی هەموو نووسینە هەموو ماندوونە هەموو مرۆڤن هەموو خەڵک ماندووە بێ هەموو خەڵک با بڵێن هەر باسی ئەوەیە کە هەمومان مرۆڤین تێکستی گۆرانەکان خۆت ئەینووسیان سوودوەرەگری لە شاعیر ئەو تێکەڵاوکردنی دەنگەکانیش چۆن کاری لەسەرەکەی تێکستی گۆرانیەکە بەڕاستی ئەوە هەموو فۆلکلۆرە بەزە من چم کردیا چۆن باسم کرد کە لێکۆڵینەوەی گەورەم کردیە ئەوە تقریبان 3-4 نوع شێوازی ساوار کوتانم تێکەڵاو کردووە و کردیتمە وەکو ئۆپێرێتە کە با بڵێن لە ساوار کوتان ئەگەر تەمەشای مێژوو بکەیت ئەوان هەندێک جار ساوار کوتەکان لەگەڵ خۆیان قسەیان دەکرد با بڵێن هەتا کاتەکە لە بەرەوەی ساوار کوتان عادەتەن بە ئێواران دەستی پێ دەکرد و بە شەو لە بەرەوەی بە ڕۆژ گەرما بوو ئەو کاتێ هەتا
مادیبوونی خۆیان هەز نەکەن قسەیان لەگەڵ یەک دەکرد بە گۆرانی دوای قسەیان لەگەڵ خەڵکەکەی دەکرد وەکو لە کلیپەکەی دیارەکەم زار با بڵێن ئەو جەماعەتەکەی خۆی دەڵێت دانیشتیە لە بنتووە پێشانیان دەدا کە کچەک لەوێ دانیشتیوانیش دەگەڕێن دوای بە جەماعەت لەگەڵ کچەکەی قسە دەکات دوایە دیسان لەگەڵ جەماعەتەکەی خۆی قسە دەکاتەوە دوای لەگەڵ هەمویان قسە دەکات یعنی شتەکە زۆر تێکەڵاوە لە بەشی دووەم ئەو لەگەڵ جەماعەتی خۆیان قسە دەکات کە دەڵێ لەگەڵ تۆمە تەڕوتازە بەس ئەوەکان جەماعەتەکەی دیکە دەبینن کە داچی کچەکەی لەوێ ئەوان مەوزوعەکەی دەیانەوێت بگۆڕن ئەوان بە شێوازێکی دیکە جوابی دەدەنەوە لۆخیان دەبێ عینیشت بڵێنەوە بەزەوان عینیشت ناڵێنەوە دانێ مەوزوعەکەی بگۆڕن بەزەو هەر تێناگە هەر لەسەر چۆن دەڵێ فکرەی خۆی دەڕوە هەتا تووشی کێشە دەبی زۆر باشە هەڵبژاردننی لۆکەیتەکە و کارکردن لەسەری ئەمە تا چەند ئەستەم بۆ تۆ کە بتوانانی ئەوەی ئەو پەیامی کە هاتە لە ناو لۆکەیتەکەیە دەستت بکەوێ یان بتوانێت باشتر پەیامەکەت بگەێنێ وڵا لۆکیشنەکە زۆر زەحمەت بوو لەبەرە بەداخەوە دەی وا ئێستا کە بە سلێمانی دەڵێن دێ بە هەولێری دەڵێن گوند ئەوها لە کوردستان نەماوە کە با بڵێن شێوازی زۆر کۆنی هەبی جاوە لە سەرگەڵوو ئێمە تەسویرمان کرد زۆر سپاسی هەموو سەرگەڵوو ئەەکەم ئەو کەسانی کە یارمەتیان داوین دەتان پێشتان بڵێم 6 عمودمان لەوێ لا بردیە هەتا هیچ عمودێک دیار نەبی بەڕاستی و شوێنەکە نەکارەبای هەبوو نەجادەی بۆ دەڕۆیشت هەموو شتەکان بەسەرشان با بڵێن گواسترایتەوە بۆ ئەو شوێنە لۆکیشنەکە هەموو دروست کراوە ئەو وانە هەموو دیکۆرەکە دروستکرا ئەو شوێنەی کە ساوەرکوتانی لێکراوە ئەوە هەر شاخەکی زۆر گەورە بوو تقریبان 5-6 عەمەلە هەر بابزانم 10 ڕۆژ ئیشان کردی هەتاوە هەموو دروست کراوە هەمووی دروست کراوە جلەکان دروست کراوە دەتام زۆر شتان بۆ باسکەم زۆر باشە ئەمێ پرسیارەوە کەم تۆ بۆ چەند جارێک کارەکانت مۆنتاژەکەیتەوە یانی بە چەند کەسێکی جیاواز بۆت مۆنتاژکەن و بە دوایە خۆت بڕیارەیە کە جارێکتر مۆنتاژی بکەیتەوە مە بۆ بەڵێ ئەوە با بڵێن هەموو جارێ ئەمن کە ئیش دەکەم ئیشەکی نوێ دەکەم ئەوە قانونێکم هەیە دەبی خوێنی نوێ بێتە ناو ئیشەکان لەبەرەگەر بەس خۆم ئیشەکەی بکەم ئیشەکان بەیەک دەچن یان جوان نابن ئەم هەموو جارێ قانونێکم هەیە دەڵێن مێشکێکی باشە بەس 2 مێشتی باشترە 3 مێشتی باش لە 2 مێشتی باشیش باشترە ئەنجا و قانونێ بەکاردێنم کە یەکەم جار با بڵێن دەیدەمە برادەرێک بزانم ئەو چۆن بیر دەکاتەوە دوای دەدەمە برادەرێکی دیکە بزانم ئەو چۆن بیر دەکاتەوە دوایە ئەو ئیشە باشانەی کە ئەوان کردیتیان لەگەڵ ئەو بیرۆکەی خۆم تێکەڵاوی دەکەم کە ئیشەکی باش دەرچی زۆر باشە لە ئیستایە وەکو خۆت چۆن فیدباکی خەڵک وەرەگریتەوە شتێکی خۆشت بۆ باسکەم ڕاوە باش کوردە جان شتێکی خۆشت بۆ باسکەم نەک بەس مۆنتاژەکە 3 کەس کردیتی هەتا ڕەنگەکەم کردی ڕەنگەکەش 3 کەس کردیتی ئەنجا هەڵم بژاردی ئەو ڕەنگە زۆر باشە بە بۆچوونی خۆت فیدباکی خەڵک چییە بێ لەسەر کارەکەت وەڵا هیوادارم بەدڵیان بێ لەبەرەوەی چۆن باسم کرد ئەوە ئیشێک نییە کە با بڵێن ئەمن چاوەڕوانی بەڕاستی ڤیو بکەم یان شتێک ئەوە ئیشەکە هونەریە کە کردومە بۆ خزمەتی با بڵێن میلەتەکەی خۆم کە خەڵک بتانی بە شانازیەوە پێشانی ئەجنەبیەکان بدا بڵێ ئێمە ئەوها بووینە زۆر باشە چۆن دەڵێ بە ئینگلیزی بڵێ ئەوە تیجاری نییە ئەوە ئیشی تیجاری نییە ئەو ئیشە زۆر باشە پاڵپشتیکردنی ئەو لایەنانەی کە بنە سپۆنسەر بۆ کارکردن بۆ دروستکردنی ئەم کارە هونەریانە تا چەند گرنگە بۆ ئێوە یان تۆ چۆن قسە لەسەر ئەم بابەتاکەی وەڵا و پرسیارە هەر زۆر جوانە بەڕاستی ئەمن هەتا سپۆنسەرەکانم دیتەوە وابزانم لەبەرەوەش قورحەی مەعیدەم وەرگرت ئێستا بەداخەوە کە مەسەلەی کوردی هەیە دەڵێن تەڕ وشک پێکەوە دەسووتێ کە زۆر جار کە دەچی داوای سپۆنسەری دەکەی لە
شەریکە گیان لە حکوومەت ئەو کەسانەی کە قەرار دەدەن سپۆنسەری ئەو ئیشە بکەن لەوانەیە زۆر جار وەتێ بگەن کە ویشەی کە تو دەیکەی لەوانەیە گۆرانیەک بیکە لە بندارێکی لەگەڵ کچەکی بی یان ئەوان تێناگەن کە ئیشەکەی تو مەبەستی شتێکی دیکەیە مەبەستی ئەوە نییە بەس ئەتوو با بڵێن گۆرانیەک پێشکەشکەی بۆ یەک ڕۆژ یان بۆ مانگێک یان بۆ 6 مانگ دەمێ ئەو کەسانە کە گیان لەو پەیامەی منە کە شەریکەیان هەیە کە لە حکوومەت دەسەڵاتیان هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری کە فەرق بکەن مەعبەینی ئیشی هونەری جددی لەگەڵ ئیشی هونەری کە با بڵێن تیجاریە فەرقەکە زۆرە. زۆر باشە من شتم ماوە بەڵام کاتی بەرنامەکە تر ئەو نەمان نەماگەر تۆ من شتێکم بیر چوو بێ لە تۆی بپرسم یان تۆ بتەوێ شتێکی جیاوازتر بڵێ ئەتوانی فەرموو. دەمەوێت یەک شت بڵێم بۆ هەموو ئەو گەنجانەی کە کاری هونەری دەکەن کە بەڕاستی ئێمە بە چەک ناتانین شەڕ لەگەڵ هیچ دوژمنێکی کورد بکەین لەبەرەوەی ئەمە بە کلاشینکۆف و نازانم بە حتا بە مەدفەحی ژەمە ناتانین لەگەڵ دوژمن ڕاوەستی ئەمە بە یەک سیلاحمان هەیە کە دەتانین لە هەمویان ئەگەر نەش بینەوە بەس دەتانین بەرامبەریان بوەستین و کوردبوونی خۆمان پێشان بدەین ئەویش هونەرە و لە هونەرەکانیش کە زووترین هونەر کە دەگاتە هەموو شوێنێک ئەوە کلیپ و گۆرانیە ئەنجە با بڵێن فیلم دێ لەگەڵ شانۆ لەگەڵ شتەکانی تر بەس هیوادارم ئەو گەنجانەی کە دانوێ ببنە هونەرمەند لەبەرەوەی چۆن دووبارەی دەکەمەوە بوون بە هونەرمەند زۆر هاسان نییە دەبی ئیش بۆوە بکەن کە ئەو چەکەی هونەریەی بەکاربینن و بە جوانیش بەکاری بینن. دەستەکانە خۆش سپاس بۆ تۆ کاک ئاراز ڕاستەوخۆ لە ستۆکۆڵمۆ لە سویدەوە لەگەڵمان بوو دەستت خۆش جارێکی تر بە هیوای کاری باشتر و جوانتر بۆ ئایندە خۆشەویستان هەروەک ئاماژەمان پێکرد بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەم بەرهەمە بە ئەنجام گەیشتووە بۆیە پێمان خۆشە لەبەر جوانی و باشی کارەکە و پەیامەکەشی جارێکی تر پێکەوە بیبینینەوە و دواتر بەردەوام بم لەگەڵتانە لە پرۆگرامەکە فەرموو. This is where humankind planted wheat for the first time. Now, this place is called Kurdistan. Even in 1948 and beyond, people use an ancient way to prepare bulgur and sing a special song. Hey, Taugash, Tony! Tony Taugash! Oh, خوي وطن جوان كردوها. دل الروخي
خاطري ممك خوخي لا بر خاطري ممك خوخي لا كرتو مع تو أسترا هارو شمان ما واليرا خصمتك من بيبس بيرا لا كرتوما تاروتاسا تاروتاسا قردن كتري تقرباسا قردن كتري تقرباسا أمني كشتي عوتسا وباسا عوتسا وباسا دعله دعنه دعبك تنه بيكا كادا بيدا با ناعس ما نكورا بي كنت توانيان لو مهبي Saugas. Amatei. وشو أتو سيران لو ولا ناو تقري كذي ولا لامبا ولا سرخير فلسطينيين هذا خذوا بركة تماتا خوارني عنا